مالباتا شیخ ملا حسین دارالسلامی لدورا بالاکایتی مالباتا کرد پرور و نشتیمان پرور و شورجوان و زانا و دانا و جواک دوست و زانز دوست بون. مصطفى خضر ملا حسين لصالة 1933 لدورا بالاکایتی لگند دارالسلام سر بقضا چومان چاوین خوا گش کرنه بجیانه مصطفى هر دجیگ بچیگ دا دناوا جواتن زانستی دا خودیتیه و هم تشيو خانقایان هم حجره و مدرسیان ئارامگەی خەڵکی لێ قەوما بووینە و فێرگە و مەدرسەی پێگەیاندنی ئەخلاق و نەرێتی جوانی ئاینی کوردەواری بووینە کە جێی پەنجەیان دیارە ولا یەزال هەتا ئێستاش ئاسەواریان لە کوڕونەوەکانیان هەرمایە و ئەو عایلە بەڕێزەکە عایلەی شێخ حەسەنی دارالسەلامیە چەندین کوڕونەوە و وەچەی باشیان هەبووینەکەوە لە ڕووی ئاینی و لە ڕووی نیشتیمان پەروەری جێی پەنجەیان لە مەنتیقەی دیارە کە خزمەتی بەرچاویان بە دینی ئیسلام و بە شۆڕەشی کوردی دوای لە دوایەک کردیە. دەست بخوێندنا قورئانا پیرۆز دەکات لە دەف باب و باپیرێن خوا هێمایەن زیرەکی و هوشیاریێ پێوە دیار بوون پشتی تەمامکردنا قورئانێ دەست بخوێندنا پەرتووکە لوغەتنامە ئەحمەدی یا زانای کورد معروفێ نودی و پەرتووکە گوڵستان یا سعدی شیرازی کریە. بابم هەر لە منداڵیەوە لە زووەوە هەستیان پێکردیە کە منداڵێکی زیرەکە منداڵێکی نەرمە منداڵێکی هادیئە کەسایەتێکی بەرزی تێدا بەدی کرایە لۆیەش هەرزوو لە لای باپیری طبعاً دەستی بە خوێندنی کردیە. خۆی نەرێتی خوێندن لە حوزرەکانی کوردستانی بۆ شێوازەی بوو کاتی خۆی کە منداڵ لە تەمەنێکی بچووک دەناردرا حوزرەی لە سەرەتا فێری خوێندەواریەکرا کە ئەلفوبێی فێرەکرا کە پێگوترا سیپارە پاش تەواوکردنی ئەلفوبێ و سیپارە و کە قوتابی شارەزای خوێندنێ بوو فێری قورئانی پیرۆزیانە کرد بە شێوازی حەجەیی. مستەفا کوڕی خۆم زانست دەوڵەمەندە لە بابەتی ئەم ڕۆژماندا دەچینە سەر زبانی فارسی بۆ ئەوەی کوڕەشیرنەکەی خۆم زانایەکی پایەبەرز و جوان و زیرەک و پایەدار دەربچی فارسیش بێگومان ڕۆڵەکەم زبانێکی دەوڵەمەندە لە بابەتی ئەمڕۆماندا ئەچینە سەر گولیستانی سعدی شیرازی. لەو سەردەمیدا لەبەرەوەی زمانی فارسی زمانێکی دەوڵەمەند بوو و زمانی علم بوو و یعنی هەمووشۆش لەگەڵ فارسەکان زۆر بوو و کتێبە علمیەکانی فارسی زۆر بوون لۆیە لەو سەردەمدا لە دیڕاسەی فەقیهەتی هەر لە بیدایەتەکانەوە گولیستان ئەخوێندرا و فەقیهەکان فێری گولیستان نەکرا. لوغەتنامەی ئەحمەدی کە دانانی زانای گەورەی کورد شێخ معروفی نۆدێ بووە ئەویشیان فێرەکردن لەوەی کەوا لە زمانی عەرەبی شارەزابن چونکە علومی ئیسلامی سەرچاوەکانیان هەمووی بە زمانی عەرەبیە لە ئەوەی کەوا لە دین شارەزابن دەبی فێری زمانی عەرەبی بن ئەوەشیان دەخوێند کە هێزەشی باشیان پەیدا ئەکرد لە زمانی عەرەبی. ئەبر و باد و مەه و خورشید فەلەک دەرکارن تاتونانێ بە کەف ئاری بە غەفلەت نەخوری ئەبر و باد و مەه و خورشید فلک دەرکارن تاتونانێ شیشان و جەمهوریەتی ئیتیحادی سۆڤێتی موسڵمان فەقیهەکان داتنێرە چونکە کوردستان مەڵبەندی زانست و معریفەت بوو و زۆربەی ئیجازەنامەکانی شەرق الئەوسەط دەهاتنەوە سەر زانایانی کوردی عێراقی لەبەر هەندێ ئەو تێکەڵاویە هەبووە وە فەقیهەکانی مەش هەوڵیان ئەداکەوە زمانی دەوروبەری خۆیان فێر بن لە ئەوەی کەوا ڕۆشنبیریان فراوانتر بی سەقافەتیان زیاتر بی.
جبو مبستا خوندنک برفرهتر بو جارا ایکه اتچیتا گند شیخ وطمان بو دم چندین مهان لویرت مینه دیفدا اتچیتا دورا قلات زی پشتی بورینا دمکه برف دولا بالایان لگند ماونا لدف ملا عبدالله قلاته دست بخندنا چندین پرتوکن دیتر دکت. ئەو جا دەست بە گەڕان ئەکا لە بۆ ئاشنابوونی زۆرتر بە گوندەکان و مامۆستایانی زیاتری کوردستان لە وەرگرتنی زانست و زانیاری و لە بۆ ئاشنابوون بە تەواوی کەلتورەکان و زیاتر فێربوونی زانستی شەرعی. وەکو مێشە هەنجوینێ کەوا لەسەر ئەو گوڵ و ئەو گوڵی ئەنیشیل و ئەوەی کەوا شیرنایەتی هەموو گوڵەکان وەرگری و هەنجینێکی بەتام و بە پیز و ساف ئینتاز بکە. بەو میساڵی فەقێیەکانی کورد هۆلەوانیش فەقێ مستەفا دارولسەلامی سەردانی زۆر لە حوزرەکانی ناوچەی دەڤەری باڵەکاتی و دەوروبەری کردیە لەوەی کەوا زانستی بەسوود لە ناوی ئەو مامەستا ناودارانەی ئەو کاتی پەیدا بکە. لە ژیە هەفدە ساڵیدا ئەچیتە گوندێ گرتک لە دەف بەشێک لە مامۆستایان ئەڤی گوندی ئەدخینە ئەف گوندە بمەڵبەندا زانستی ئەتهات نیاسین. گوندی گرتک لەو سەردەمدا مەڵبەندێکی گرنگی زانست و زانیاری بووە، عولەمای زۆر گەورە و زانای لێبووینە. بۆ نمونێک لەوانە مامۆستا مەلا وەیسی کە لە گرتک حوزرەی هەبووە. فەقێیەکانی ئەو سەردەمی هاتوچۆی حوزرەکانی کوردستانی و مەنتیقەی خۆیان و دووریش لە مەنتیقەی خۆیان ئەکرد لەوەکەوا لە خزمەت زیاترین لەو مامۆستا ناودارانی ئەو سەردەمی زانست و زانیاری وەرگرن. فەقێ مستەفا دارولسەلامی شێک بە لەو فەقێیانێکەوە جم و زۆری زۆر بووە لە حوزرەکانی باڵەکەتی و غەیری باڵەکەتیش جم و زۆر و سەردانی هەبووە لە خزمەت زۆر مامۆستای پایەدار و ناوداری ئەو سەردەمی دەرسی خوێندەوە بۆ نمونە چوویتە قەڵاتزێ، چوویتە مەنتیقەی شێخ وەتمان لە خزمەت مامۆستا مەلا تەها. مستەفا دارولسەلامی دژیە 20 ساڵیدا پشتی لە گەلێک جه و دەڤەران ئەدگەڕێت بۆ مەبەستا زانستێک باڵاتر جارێک دن ڤەدگەڕێت بۆ ڕەواندزێ لە دەف مامۆستا مەمدوحێ مزووری ئەدخینە. زۆر حوزران ئەکەن، زۆر شوێنان ئەکەن. بابم گەڕایتەوە چووە بۆ خزمەت مامۆستا مەلا مەمدوحی مزووری لە گەرەوان. لەوێ لە خزمەتی مامۆستایی بووە و زانستی شەرعی لێ فێر بووە. یەک لەو زانە ناودارانەی مەنتیقەیمە ڕەحمەتی مامۆستا مەلا مەمدوح مزووری بوو کە زانایەکی گەورەی ئیدلبی مەنتیقەی خۆمان بووە و لە ڕەواندزێ شۆهرەتی دەرکردیە چونکە لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریمی خەیلانی ئەو کاتی ئیجازەی وەرگرتیەوە یەک بۆ لە مودەڕیسە چاکەکانی مەنتیقەی ڕەواندزێ و زۆر لە زانا بەرزەکان لە خزمەتەوەی خوێندیتیان و یەکێکی لەوان مامۆستا مەلا مستەفا دارولسەلامی کە یەکێک بۆ لە فەقێ ناودارەکانی لە خزمەت مامۆستا مەلا مەمدوحی ئیستیفادەی کردیە. لە حوجرەیە مەلا تەها پلا مستعدیێ وەردگرە کۆ ئەف پلەیە پلەیەک بلند بوو دناوا سیستەمێ خاندنا حوجرێن کوردیدا. دیڤدا جارێک دن ئەچیتە گوندێ ئاکویان لە دەف مامۆستا محەممەد وەرتێ. کە چوویتە خزمەت مامۆستا ئەو وەختی مستعید بووە، ینی مستعید لە لۆغەی فەقێیان بەوە ئەگۆترێ کاتێک دەگەیە مەلاجامی و سەرووی مەلاجامی ئەوە پێی ئەگۆترێ مستعید. توانیتی کە بگاتە مەرحەلەی مستعیدی و سەرپەرشتی مەدرسەی مامۆستا مەلا تەهای بکە و چەندین فەقێ لە خزمەتەوی کەوانەی لە مەرحەلە بەرەژێتر بووینە دەرس بخوێنن. بوجارا دوێ ئەچیتە دەف مامۆستا وەیسی لە گوندێ گرتک پەرتووکە شەرحە عەقیدە و چەند زانستەکێن دیتر ئەدخینە. هەر لەوێرێ بڕوانامە زانستên شەرعی لەسەر دەستێوی وەردگرە.
ئەو کتابانیان کاتی کە خوێنت ینی مەلا یان بابرێن مستعید ئەگەیشتە مەرحەلەی وا کە شایستەی ئەوە بیکەوە ئیجازەوەرگری لە تەدریس و لە فتوا و بتوانانی ئەویش لە ماو دوا فەقییان پەروەردە بکە و ئیجازە ببەخشی. بۆ جاری دووەم بابم دەچیتەوە گوندی گرتێک کە گوندێکە سەر بە قەزای چۆمانە ناحیەی سمیلانی ئێستا دەچیتەوە خزمەت مامۆستا مەلاوەیستی لۆ جاری دووەم لەوێ خوێندنەکەی تەواوەکە تاوەکو ئیجازەی علمی وەرەگریتن. ناو و بانگێک زۆر بدەستخۆڤە ئینە دناوا ناوەندێن جواکیدا ڕۆلێک بەرچاو هەبوو هەموو دەما پاڵپشتە گەرم و گوڕ بوو ji bo şoreşên Kurdî. مەلا مستەفای دارولسەلامێ پیاوەکی زۆر زۆر خۆشەویست بوو خۆشەویستی هەموو خەڵک بوو هەموو چین و توێژەکی بە تایبەتی مەسایلی دینداری ئینسانێکی تەقوا بوو زۆر تەقوا بوو بەحەقەت تەبێ زۆر دۆستی بارزانی زۆری خۆشەویست بارزانی نەمەر تەوان زۆری خۆش دەوی زۆرشی احترامە گرت. نمونەی ئەوەی کە بابم کەسێکی کۆمەڵایەتی بووە هەر پاشی تەواو خوێندنی تەواوکردنی کە هاتیتەوە دارولسەلام خەڵک کێشەکانی خۆی لە دەوروبەری خۆی هەموو دەهینا لای بابم و بابمیش وەکو مەلایەک کە دەستی سولح و خێری هەبووە کێشەکانی لە بۆ خەڵکەکەی حەلەکردن. ئەوان ینی خەڵچان فێری ئاین پەروەری و نیشتیمان پەروەری و محەبەتی خاک و فیداکردن بە خاک و وڵات کردیە مامۆستا مەلا مستەفاشیەک بە لەو مامۆستا کوردانەیەکەوە ڕۆحی کوردایەتی بەهێز بووە و کاتی بەرپاپوونی شۆڕەشی کوردی هەر لە 61ەوە پەیوەندی کردیە بە مەرحوم مەلا مستەفای بارزانی و یەکێک بە لەو کەسانێکەوە باوەڕ پێکرا و جێی متمانە و ڕاوێژ بووە و دەوری باڵای هەبووە لە مەنتیقەی باڵەکە تێکە و کاتی لانگی شۆڕەشی ئەیلول بووە و خزمەتی بەرچاوی هەم بە دین و هەم بە نیشتمان کردی. Li sala 1961 ew dema Mela Mustafa Barzanî biryara berpakirina şoreşa Eylûlê dide, wî hizir dê hemû biyavan dad kir. Mîna avakirina şengistên dewletek Kurdî, êk li wan şengistan damezrandina dadgeha şer'iya şoreşê bû. بابم پژری لەو شۆڕشەی کرد وەکو کەسێکی شۆڕژوان وەکو کەسێکی کورتپەروەر کە حەزی لە ئازادی بوو بە وگوتار و بە هێزی ئەوەی کە خۆی هەبوو لە ڕووە کۆمەڵایەتێکەوە. طبعا خیانەت کرایە زۆر جار لە ملەتی کورد یەک لەو خیانەتانەکە لە ساڵی 60ەکان بابڕێن وعدەی زۆر درا بە قیادەی کوردی کە ملەتی کورد ئازادی بدرێتێ دوایە نەک تەنیا وعدەکان جێبەجێ نەکران بەڵکو پیلان ژێردرا لە ئەوەی کەوا کورد و کوردستان لە بین بردرێ هەرەوەش بووە سەبەبی هەندێک کە مەرحوم مەلا مستەفای بارزانی شۆڕش بەرپا بکات لە ئەوەی کەوا مافی ملەتی کورد پارێزراوبی ئەوەش بە دەعم و بە پاڵپشتی ملەتی خۆی و لەسەری هەمووشیان مامۆستا کوردەکان. Dadwerên şoreşê li deverên cuda li sertaserê Kurdistanê li jêr çavdêriya babê Rohiyê Netewê Kurd Mustafa Barzanî bû. Her ewî jî dadwer bû evê dadgehê destnîşan dikirin. مەسەلەی کورتپەروەرایەتیش دەبان مەلا مستەفا پیاوێکی ڕەحپەروەر بوو بەحەقەت پیاوێک بوو خۆشەویستی میلەتەکەی خۆی بوو خاک وڵاتی خۆشی زۆر خۆش دەویست خۆی لە دەستدان نەبوو. حقەتەکان چۆن بوون ئاەتی قورئانی پیرۆز سەفەرمووی ڕای دەگەیاند هەر سوالێکی لێی بکرابایە تەبی بەڕاستی جوابی داوە بەڕاستی نەبات جوابی کەسی نەدەداوە. طبعا لە 61 کە جەناوی بارزانی نەمر هاتە منتیقەی و منتیقەکەی ئازاد کرد خەڵکەکەی کۆ کردەوە لە گەڵاڵێ وەکو کە بابم باسی کردیە خەڵکەکەی کۆ کردەوە لە گەڵاڵێ و قسەی لۆ خەڵکەکەی کرد کوتی کە ئەو منتیقەم ئازاد کردیە ئەمە ئازادکردنی ئەو منتیقەی بە معنای ئەوە نایە ئێمە بێحکم بین لۆیە بە پێویستی ئەزانم ئێوە خەڵکانێک هەڵبژێرن لە ئەوەی کە حکمی منتیقەکەی بکەن. وەکاتی کە شۆڕەشیان بەرپا کردیە فکریان لە دەوڵەتداری کردیتەوەکەوە بنەما و ئەساسی دەوڵەتداری ئەوەیەکەوە مؤسسات هەبی یەک لەو مؤسساتە بەهێزانەکەەوە دەوڵەت لەسەی قائیمە ئەوەیە کە عەدالەت و دادپەروەری هەبی و مەحاکیم و دادگا هەبن و لەبەرەوەی کە ملەتی کوردی خۆی موسڵمانە پێویستەکەوە قەزای شەرعی هەبیتن.
ایک لوان دادورین شورشا ایلوله کوملا مصطفی بارزانی راسپارد به انجام دانا کار دادوریا دادگاه شرعیا شورش ملا مصطفی دارالسلامی بو. یەکێک لەوانە کە بابی من دەستنیشان کرا وەکو حاکمێکی شەرعی لۆ بڕێوەبردننی کاروباری خەڵکی لە منتیقەی. دەستبژاری مامۆستا بەهێزەکان و خاوەن پایە و علمی چاک ئەوانی هەڵ ئەبژارد لە ئەوەی کەوا لە دادگای شەرعی کار بکەن و خزمەتی ملەتی کورد بکەن و کێشەکانیان حەل بکەن. رول دادگاه شورش رول گلک برچاو کاریگر بو اکلاکر بو ده پرانیا کشین جواکی و ملکداریه دا. والله همو حكومة كان ذكرها حكومة كهبايا مثلا دەدرا دادگای مەلایەن مەسەلا مەلا بڕیارێک چەمبیان دابایە بڕیاری بەنەها قیان نادا تەبێ هەر شتێک کە هەبایە کە ئەو مەلایەنە لژنەک بوون دانیشتن لەسەر هەر مەوزوعەکی حقیقەتەکە چۆن بوو بەو شێوەیە ڕۆنیانە کردەوە دەیاندا سەرێ. ئەو کێشانە هەموو زمانەشی هەر هەن لەو کاتی شەر هەبووینە و ئەوانە پێویستیان بە بڕیاری شەرعی هەبووە چووکەوانە زیاتر لە ڕووی شەرعی لە ڕووی فقهی ئیسلامی و بە تایبەتی لە ڕووی مەزهەبی ئیمامی شافعی کە ملەتی کورد هەمووی هە لەسەر ئەو مەزهەبەی بووە. بۆیە مەرحوم مەلا مستەفا بارزانی کۆمەڵێک لەو مامۆستا بەڕێزانەی منتیقەی باڕەکەتیە وەک مامۆستا مەلا عەبدوڵای سکتانی، مامۆستا مەلا عوسمان، مامۆستا مەلا عەبدوڵای قەڵاتی، مامۆستا مەلا وەیسی گرتچی، مامۆستا مەلا مستەفای دارالسەلامی و زۆری تریش لەو مامۆستا بەڕێزانە کە ئەو کاتی لە محکەمەی برێم شۆڕەشی لە چۆمانی ئەوانە قازی شەرعی بووینەوە کێشەی کۆمەڵایەتی و ئاینی و پرسیاری وەڵامەکانیان دایتەوە و کێشەکانیان هەڵکردێ لە منتیقەی. مەلا مصطفی دارالسەلامی ئەدبیتە دادوەرێ دادگەها چوومان خزمەتێک ئێکجار بەرچاف یا خەڵکێ دەڤەرێ کرد. پیاوێکی ڕازگۆ بوو پیاوێکی قسەنە دۆڕا بوو مەسەلەن حقیقەتەکان چۆن بوون بۆ وەکو پێویست دەیگوتن کە دەشی گوتن کەسی نەیتوانێ ڕقنەی لێ بگری بڵێ مەلا مستەفای هۆنابی هۆ دەبی. لەسەر ئەوەی بارزانی زۆری خۆش دەویست و کەتە بەردی کردی قازی شەرعی کە کردی قازی شەرعی بارزانی ڕاستە لەگەڵ ئەوەی دابوو مەلاینە زۆر جار پێی دەگوتن مەلاینە خوای گەورە چ دەفەرمی ئەنگۆ ئەو ڕاستیانە بڵێن. پاشی ئەوەی کە محکەمەی چۆماندا ئەمەزرێ جەنابی بارزانی پێی وابوو کە ئەبی قازی شەرعیش لەو محکەمەیە هەبیتن. لۆیش بابی ڕەحمەتیم دەستنیشان ئەکا خۆی کە بچی وەکو دادوەری شەرعی لە محکەمەی چۆمان دەوام بکاتن. پێویست بووکەوە قازی شەرعی شەبیتن لەبەر هەندێک لەوێندەری مامۆستا مەلا مستەفا دارالسەلامی مەرحوم دەستنیشان کرا لە ئەوەی کەوا لەو محکەمەی کار بکاتن وەک قازیەکی شەرعی لۆ جوابدانەوەی ئەو کاروبارانی کە عیلاقەی بە میرات و بە مەسائلی ئوسرە و خانەوادە و مەسائلی نیکاح و تەلاق و بابەتانە هەیە و کێشەی زەوی و زار و ئەملاک هەیە. مامۆستا مەلا مستەفا لەوێندەرێ بە ئەمری سەرۆک بارزانی لەوێ دامەزرا لە ئەوەی کەوا ئەو کێشانە هەڵ بکاتن. جارێک لە جاران بابم لەگەڵ جەنابی مامۆستا مەلا وەیسی ئەچنە بارەگای بارزانی لەوێ عەلاءەدین سوجادیش لە خزمەت جەنابی بارزانی نەمر ئەبیتن لەوێ ئەمینەوە لە مەجلیسەکە عەلاءەدین سوجادی دیارە جگارەی توتن و جگارەی پاکەتی پێ بووە. توتنەکەی تەقدیمی مامۆستا مەلا وەیسی ئەکاتن پاکەتەکەش تەقدیمی بابم ئەکاتن. جەنابی بارزانیش لۆ سوحبەت و جەو خۆشکردنەکەی پێ ئەڵێ ئەوە لۆ ڕیاییت کرد ئەتوتنت دا مامۆستا مەلا وەیسی بەڵام پاکەتت دا مەلا مستەفای. دوای جەنابی بارزانی دادزغارەیەکی دا عەلاءەدین سوجادی دادزغارێکە کەمەک درێژ بووە لەو وەختی عەلاءەدین سوجادیش گوتی وەڵڵی ئەوە باشە ئەو دادزغارێ ئەگەر زار و بار لە ماڵیش تووشی شەڕ و شتیوا لەبن ئەتوانین شەڕەشی پێ بکەین و دیفاعی پێ لە خۆمان بکەین. زا فەرمی جەنابی بارزانیش فەرمووی ئەو ئاەتەی خوێندەوە ئین الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا گوتی ئەوە هێشتا تازە دادزغارەکەم دایتێ و هەستی کرد دادزغارەکە باشە بەکەچی لێدایەندا هەر لە ئێستا ڕایەوەی هەڕەشان بکاتن. سەرۆک بارزانی احترامی مەلا مستەفای دارالسەلامی زۆر دەگرت لە چۆ لای دەبان زۆری خۆش دەویست حەزیشی لێبوو زوو بستەکنیشی
زۆر تەکلیفیشی لێ دەکردن ئەمگۆ زۆرماندی بووینە ئەزەکەم کە شتێکمان پێ بڵێ کە بتوانین بکەین ئەگو بەس بخۆشین گۆ ئەوەش نیشانەی هەندێک کە قیادەی میلەتی کورد بایەخی زۆری بە دینی ئیسلام ئەدانێ ویستکەوە تێکەڵاوی بکرێت لەگەر مەسائلی سیاسی و عسکەری هەر یەک بە اختصاصی خۆی بڕیار بدا و احترام بوو لە بۆ دین و لە بۆ تەخەسوسات و لە بۆ تایبەتمەندیەکان. لە پشتی نسکووە هەفتەی و پێنجێ مەلا مستەفا داروسەلامی ئاوارەی ئێرانێ دەبە بۆ دەمەکێ لە وێرێت مینە دیڤدا ڤەدگەڕێت بۆ دەڤەرا چوومان. ئەو معانات و هزرەت و دەربەدەری و ناخۆشیێشی دیتکەوە یعنی کوبرەی یەکێک بووە لە سنەتی پیا و گەوران و لە سنەتی پێغەمبەران کە تووشی هزرەت و ماڵوێرانی و دەربەدەری و دوور وڵاتی بووینە مامۆستا مەلا مستەفاش ئەو خەفەت و ئەو برێم ئەو کۆسڕەویەی دیتیە بە چاوی خۆی. پشتی گوندێ مستەفا داروسەلامی ئەتهێت وێرانکردن وی دەمی ئەتهێت ڤەگوهاستن بۆ دەڤەرا دهۆک لە کۆمەڵگەها باگێرە نزیکی 2 ساڵان لە وێرێ ژیانێ گوزەر دکات. تقریبی 2 ساڵان بابم لەوێندەری لە ئاوارەیی لەوێندەرێ ماوە پاشی 2 ساڵان ئەوجا ڕایان گواستن لە بۆ مزەمعی قوشتەپەی. لە ساڵە 1991 ڤەدگەڕێت بۆ گوندێ خوا لە داروسەلام لە دەڤەرا باڵاکاتی دەست بە دامەزراندنا حوجرەیا خۆ ئتکەتەوە بە پاڵپشتیا سەرۆک مەسعود بارزانی. مەجلیسی مەلا مستەفای داروسەلامێ پیا لێوە ڕز نابوو بە حەقەت هێم پیاوەکی هێمنو لەسەر خۆ بوو پیاوەکی قسە خۆش بوو پیاوەکی کورتپەروەر بوو مەسەلە خۆ کورتپەروەری هەرەوە نێت فەنجە دەست دەیە بچێ شاخی نسحەتی چاک ئەو نوعانە نسحەتیان ڕەحمەتە لۆ پیاوی بە حەقەت کە حوزرەکەی دامەزراندەوە بە پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک بارزانی بوو کە هەم حوزرە و هەم مزگەوتەکەی لە گوندی زارێکی دیکە ئاوادان کردەوە و دەستی بە دیڕاساتی شەرعی کردەوە. لە 22 هەفت لە ساڵا 2011 مستەفا داروسەلامی گیانێ پاکێ خوا ji dest da و çû baregayê yezdanê mezin û dilûvan mirnawî bûşayek mezin durust kir lê dil û derûnê xelkê deverê da. وفاتی مامۆستای مەرحوم کە لێنێکی گەورە بووە لە مەنتیقەی باڵەکاتی و لە زانست و زانیاری ئاینی و هەروەها کورتپەروەری و بەها باڵەکان چونکە هەر وەک لە فەرمایشتی هاتیە مەوت العالیمی مەوت العالەمی دەربڕینی هەستی لە دەستدانی بابێکی وەها گەورە و مەزن بابێکی وەها زاناودانە کە خۆشم خوێندنەکەشم وەکو مامۆستایەکیشم وەکو باوکێکیشم طبعاً هەستێکە کە دەربڕینی زۆر عستەمە زۆر زەحمەتە وەکو شاخێک لە پشتم بچی وەها بوو نەخۆش بوو کە نەخۆش بوو ماوەکی زۆر کەمیش بوو نەخۆش بوو حەمری خوای کرد کە حەمری خوای کرد تاژێکی گەورەیان دانرا بە حەقەت لۆ مەلا مستەفای داروسەلامێ هەموو خەڵک متەعسیر بوو لۆ مەلا مستەفای بە حەقەت.